لە دوای 2 مانگ و 15 ڕۆژ لە داخستنی بە بڕیارێکی حکوومەتی عێراق و لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی مەرزی نۆدەوڵەتی پەروێزخان بەڕووی ئاڵوگۆڕی بازرگانی و هاتوچۆی گەشتیاراندا کرایەوە. ئەو بازرگان و شۆفێرانشی کە ڕۆژانە لە مەرزەکەدا کار دەکەن و سەرقاڵی کاری بازرگانین بە خۆشحاڵیەوە باسییان لەکردنەوەی مەرزەکە دەکرد. بارمان بارکێ لەخوا بەزیابێمە دەور و 10 ڕۆژە 20 ڕۆژە نەکرایەوە لەخوا بەزیابە کردیانەوە و ڕووی بازرگانانەوە ئینشەڵا باشتریشە بێت و وەڵا زۆر دڵخۆش بووین بەکردنەوەی مەرزی نێودەوڵەتی پەروێزخان چونکە زیاتر لە 2600 سایق لە مەرزا کارەکات جگە لەوەش زیاد لە 34,000 خێزان لەسەری بژێوی ژیانی لەسەر ئەم مەرزەیە بۆ یەکردنەوەی مەرزەکە زۆر دڵخۆشی کردوین و جارێکی تر توانیمان دەستکەینەوە بە ئیشوکار و کاسبی خۆمان لە ئەم مەرزەیە. ئەمڕۆ مەرزی پەروێزخان کرایەوە لەبەرەوە کاریگەرێکی زۆری بوو لەسەر خەڵکی گەرمیان بە کاملی لەخواوە بەرز باشە زۆر ئەلحەمدوللا هاتچۆ ئاساییە. سەبارەت بەکردنەوەی مەرزی نۆدەوڵەتی پەروێزخان و دەستپێکردنەوەی کاری بازرگانی و هاتوچۆی گەشتیاران وتەبێژی مەرزەکە بە کورسات نیوزی ڕاگەیاند لە ئێستادا لە مەرزی نێودەوڵەتی پەروێزخان سەرجەم جموجۆڵە بازرگانی و گەشتیاریەکانی تێدا ئەنجام دەدرێت. مەرزی پەروێزخان دیارە زیاتر لە 2 مانگ و نیوەدا خراوە ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران پەیوەندیان پێوە کردین کە سەرلەبانی ئەمڕۆ مەرزەکە دەکرێتەوە هەڵبەتە کە ئێمە گەیشتینە مەرزی پەروێزخان دوای چەند خولێکی مەرزەکەیان کردەوە و لە ئێسادا جوڵی بازرگانی لە مەرزی پەروێزخان نابەردەوامەوە هاتوچۆی گەشتیاران بە شێوەیەکی ئاسایی هەیە هەرچی سەبارەت بە سوتەمەنیشە پێیان ڕاگەاندی کە کۆمەڵی ئەو تیمەیان کە لە پشکنینی سوتەمەنیەکە ئێستا لە مەریوانن لە ڕۆژانی داهاتوو دێنە مەرزی پەروێزخان بە دیوی ئێرانە و لەو ڕۆژانەی داهاتووە سوتەمەنی دێتە هەرێمی کوردستانەوە. مەرزی نۆدەوڵەتی پەروێزخان لە پێش 15 ئۆکتۆبەر ڕۆژانە زیاتر لە 500 بۆ 600 ئۆتۆمبیلی بارهەڵگر کەرەسە و شومەکی بازرگانیان لە وڵاتی ئێرانەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرد و بە یەکێک لە پڕجوڵەترین و باشترین خاڵە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران هەژمار دەکرا. دوای 2 مانگ و 15 ڕۆژ لە داخستنی مەرزی نێودەوڵەتی پەروێزخان بە ڕووی گەشتیاران و شۆفێران و کاسبکاراندا ئەم ڕۆژ بۆ جارێکی تر دەواازەی مەرزەکە بە ڕووی کاسبکاران و شۆفێراندا کرایەوە و لە ئێستاشدا جموجۆڵە بازرگانەکان ئاسایی بوونەتەوە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، مەرزی نێودەوڵەتی پەروێزخان.